خۆڕاگری و قارەمانیەتی سیمای دیاری ڕاپەڕین بوو کە پەیام و بەهای لێبوردەوی و پێکۆژیانی هەڵگرت بوو. کەلتوری مهرەبانی و مرۆڤایەتی لای جەماوەر و پێشمەرگە بەرجەستە کرد. لەم یادە شکۆدارەدا ڕای دەگەیەنین کە ڕاپەڕین بەهۆی یەکریزی گەلی کوردستان و هێزە سیاسیەکان سەرکەوت، بۆیە جەخت دەکەینەوە لەمڕۆدا پێویستمان بە هەمان گیانی یەکریزی و تەبایی هەیە بۆ بەدیهێنانی مافە دەستوریەکانی گەلی کوردستان. لەم ڕۆژەدا پێویستە ڕۆڵی شەهیدە قارەمانەکانمان بەرز ڕابگرین کە بە گیانی خۆیان ڕاپەڕینیان سەرخست. بەڵێن بەگەلەکەمان ئەدەین بەردەوام دەبین لە پاراستنی دەستکەوتە نیشتیمانی و نەتەوەییەکانی ڕاپەڕین. درێژە بەخەبات ئەدەین بۆ بەرگریکردن لە مافە دەستوریەکانی سەردەم پێکهاتەکانی عێراق و پارێزگاری لە بژاردە و خواستی گەلەکەمان لە سیستەمی فدرالی لە چوارچەوەی عێراقی دیموکراتی و فرێی دەستوریدا.